پاڵەوانێتی تۆپی باسکەی 3-3 لە شاری هەولێر بەڕێوەچوو. یەکێتی تۆپی باسکەی لقی هەولێر سەرپەرشتی دەکرد و 6 تیپ بەشداریان تێدا کردبوو. لە قۆناغی یەکەم تیپەکان بە شێوەی چوون و هاتن ڕوبەڕوو یەکتر بوونەوە. 4 تیپ گەیشتە قۆناغی چوارگۆشەی زێڕین. لە یاری کۆتاییش هەردوو یانەی سابیس و گازی باکووری شاری کەرکووک بێگەیشتن. سابیس بووە پاڵەوانی خولەکە. دواتر جامی سوپەریش لەنێوان هەردوویانە ئەنجامدرا. سابیز لەو یاریش لە کۆتا ساتەکان بە ئەنجامی 21 خاڵ بەرامبەر 19 خاڵ براوە بوو. بووە پاڵەوان. محەممەد عەبدولخالق لە یانەی سابیز وەک باشترین یاریزانی پاڵەوانتیەکە دیاریکرا و سەرمەد سوعادیش لە گازی باکوور وەک باشترین یاریزانی خوار 23 ساڵان دیاریکرا. بە شێوازی خول بەڕێوەمان برد 6 بوو. ڕۆژی پێنجشەممەی ڕۆیشت 12 یاری بەڕێوە چوو ئەو ڕۆژ 7 یاری بەڕێوە چوو، یعنی کۆی گشتی 19 یاری بوو. خولەکەمان کردە لە هاتن و چوون 6 تیپەکە لە 6 تیپەکەی 4 تیپ بەسەرکەت لە بۆ چوارگۆشەی زێرین. لە چوارگۆشەی زێرینەکەش کردمانە سیستەمی ئەوەی خول چێ خاڵی زیاتر بەدەستبینی ئەوەی پلەی یەکەم بەدەزێنی. بەڕاستی هەدەفی مە یانەی سابیس ئەوە بوو کە بدایەتی بوو حەزیان لێ مشارەکەی دەوری عێراقی کوردستان بکەن و بدایەتی سێ یاریزانی شەبابیاندانە بوو لەگەڵ ئێمە و توانیمان کاسی سوپەر بین و بتوڵەکەش بین، بتوڵێکی ڕەمەزانی و بتوڵێکی خۆش و بەڕاستی و دەستخۆشی لە مامۆستا عەبدولخالقی دەکەم کە هەستا بەکردنەوەی ئەم خولەیەکی بەڕاستی ڕاستە دوو ڕۆژی خایەن، بەڵام شتێکی خۆش هیوادارم کاری باشتر ئەنجام بدەن. بداية شكر اتحاد هوليرة كاين لو استضافة أي بطولة بستوسية صال ياريزان أقدار بطولي العراق لهوليرة بي إن شاء الله مانك حفت يما استعداد مان بو أو بطولة كاين هاتونا بجداري مان كرد لو بطولة الحمد لله بطولي زور جوان بطولي بقوة بودي يعني فرق زور كمبو. ئەم پاڵەوانتی وەک ئامادەکاریەک ئەنجامدرا بۆ میوانداری پاڵەوانێتی تۆپی باسکەی عێراق 3-3 بۆ یاریزانانی خوار 23 ساڵی کەوا بڕیارە لە ناوەڕاستی ئەمساڵ لە هەولێر ئەنجام بدرێت. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.